بەڕێز تاهیر سلێمان سەرۆکی یەکێتی کۆمەڵگەی کوردی لە ئازەربایجان لە ئازەربایجانەوە لەگەڵم دەبێت. بەڕێز تاهیر سپاس کە لەگەڵ کوردستان 24 نوێترین پێشهات کاردانەوەی ئازەربایجانە بەرامبەر بە هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەیەک لە نەخجەوان. پێت وایە ئێران بۆچی هێرشی سەر ئازەربایجانی کردووە؟ ئامانجەکە چییە؟ داگرکاری ایران درون و مطار نخشوان خستنه لی اوراد دو معرف بریندار بیه باشه درونک مکتب کتیه اوراد زیان سانده لی دروناسیه مالک کتیه مال شاوتیه لی مروف تو زیان نیتنه. Yani ilo seciye yani jali İran'ı drone hati avitine la hükümet Azerbaycan'ı gazi dibizenun. Bale dengi barazı de fermu. Kegi sana? بەڕێز تاهر ئێمە گوێمان لە دەنگی بەڕێستا ئەتوانی ئێستا درێژە بە قسەکانت بدەی فەرموو. بەڕێز تاهر ئەگەر گوێبیستی دەنگی من بی من باشەویستم بەڕێزت ئاماژە بۆ بکەی کە بۆچی بازنەی ئەم شەڕە ئازەربایجانیشی گرتەوە لەلایەن ئێرانەوە. ئایا ئامانجدارە؟ باشە. ئامانجەکانی ئێران لە هێرش بۆ سەر ئازەربایجان چییە؟ ئیرۆ ژالیە دولتا ایران داگرکار شهب درون هاتی آویتنه نقشوانه یک کتی مطاره یک کتی مکتب اکی دا یک کتی مال اکی یک کتی مطاره تو زیان نداره لی مکتب کتی اورا دو مرو بریندار بونه یک کتی مالکی مال شویتیه. ایرو سروکی آذربایجانی گازی بالسخانه ایران کلیه و آگاهداری داره وزارت دوره ایران وکی ایرو آذربایجان تو تب شغل ایران نابه ایران شما درون آویت نوی داره اوانا جی خبردان کرنه که یعنی ایرو اوا بشاشی بیه اما بخفتن واکی تشتها جاگدن دوباره نوه یعنی ایرو بیارانه لو آذربایجانی چه بیه باشە. ئازەربایجان وتوێتی مافی خۆیە کە بەرگری لە وڵاتەکەی بکات و سەرکۆنەی هێرشەکانی ئێرانی بە توندی کردووە. پێت وایە ئەم ئاڵۆزیانی کە لە ناوچەکە هەیە چ کاریگەریەک دەکاتە سەر پەیوەندیەکانی ئێران و ئازەربایجان لە گەرمەی ئەم شەڕە گەورەیەدا؟ Yani İro emha aldane ama nezingi 47 sala vaki İran ser sistema İslami hati avakırını u hakkı netava ura tukasi nedane. İro embejin nezingi 3 milyon vederi Azeri derjin tu mektebeki ütenne vederi nezingi 20 milyon Kürt hene yani tu hakkı ona tünne yani netava vederi تو بن باندورا دیکتاتوری دانه سوای گاویج از گمانم وی گاوی دا کرجی بلوچی آذریجی عربجی yani ama Fars خوجی
دست بدن هفته واکی و رژیمه برخوینن و سیستم که دموکراتیک آبا بکن یعنی از صد بینم بو یکی ایران نزدیکی 6 ولایت عرب اسرائیل دو درونک کتی ارمنستان یک جاویتی ترکیه یعنی ها چنابه سروان شخلا یعنی ایرو حواتنک پیوسته و که هفبین بیشتر وان شخلا برای شاکی دموکراسی بگین جدا اجی چا روشن بیرک چا سروگری بری یکتی و جوادا کرده آذربایجانی اساجی سرنویساری روزنامه دیپلماتا کرد که او 24 سال است و در سروی کاری دامه از گمان دکم که همو شهر به عدلای حاطنه کتا کرنه او افشاراجی از صد فکرم که دولت جهانی یه ببینه یک او ایران به روشک عدلای دموکراسی پیش بینن او حقی نتواوی داری بدن از اوسا فکرم یه اوسا و واقع سانه و صدرده که اگر ایران ها بردوام بکه ایران به رو خواندنه و در 4-5 دولت یه بین آوا کرنه اوجی پرشابونه ایران ده گوتنه یه هری گرینگ آوا کواکی و در سروک ریبرتیا وانا پارتیا ایران هم بگیرن روشکا دموکراسی و شهر چقاس پیوسته زو خلاص بکن او حق نتواوی داری گلوی داری بدن او بکونا رزکا دموکراسیه باشە بەڕێز تاهێر جەنابەت سەرۆکی یەکێتی کۆمەڵگەی کوردی لە ئازەربایجان ئەمەوێ بزانم چه ژمارەیەکی کورد لە شارەکانی ئازەربایجان لە نەخجەوان و ئەو شارانە کە هاوسنوورە لەگەڵ ئێران هەیە ئەگەر بە ژمارە پێمان بڵێ ئەم گلێر ڕاستەلدەن ئیرۆ حەسەبداری ئازەربایجان حەسەب دکە لە ئازەربایجانی 11,000 کورد هەیە لە 11,000 کورد تەنێ خزمێ منە لە ئیرۆ بە فکرامدا ئازەربایجان کێمەوی 25,000 کورد هەنن حەتانی بەلابوونا سۆڤێتê یعنی ئەوە دهاتە گوتنê li Kurdistana sor gel nehiya da hêjî Kurd bi kom jiyanê dikin wekî îro me dixwast çend cara kekê Nêçîrvan İlham Aliyeva serokê Azerbaycan hevdîtin çêkirin û ez çend cara ez jî wir bûme min kekê Nêçîrvan jî serok Mesmezar jî me dîtiye me hêvîdarî kiriye ku li Azerbaycanê nûneretiya hikûmeta Herêmê Kurdistanê vekin wekî ev Kurdême asimilasya bûyî bira vegerine ser netava xwe miqabin ewa dehan sal derbas biye hê hikûmeta Herêmê Kurdistanê vê derê yani nûneretî ve nekir elaqe çê nekir yani bi hesabê me hildî dewleta Azerbaycanê hettanî Türk Altayê hatine Türk Altayê vê derê dewleta Kurda şeddadiya revadiya Eyûbiya biye yê hildî xelkê Azerbaycanê belkî heftê pênc selef heftê pênc selef yani îro Kurdê asimilasya bûyîne ez gumanim wekî hikûmeta Herêmê Kurdistanê vê derê nûneretî veke ev Kurdême yê zûtirê vegerine ser netava xwe باشە سپاس دەکەم بەڕێز تاهیر سلێمان سەرۆکی یەکێتی کۆمەڵگەی کوردی لە ئازەربایجان و لەگەڵمان بووی زۆر سپاس